ئەوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان باز لە وردەکاری حسابی بانکی نەوتێرێم دەکەین لە بودجێ عێراقدا بە پێی یاسای بودجێ عێراق نەوتێرێم دوو هەژماری بانکی دەبێت ئێمە باز لە وردەکاریەکانی دەکەین هەژماری بانکی یەکەم بە پێی مادەی سێنزە بەرگەی یەکەم ئەلیف هەژمارێکی بانکی لەلایەن وەزارەتی دارایی عێراق لە بانکی ناوەندی دەکرێتەوە کە هەموو داهاتی فرۆشتنی نەوتی خاو و بەرهەمەکانی وهەناردا لەو هەژمارە بانکیە دادەنرێت بەبێ هیچ لێبڕینێک وە تەواوی هەژمارەکانی دیکە دادەخرێن ئەوە هەژماری یەکەمە کە کۆنتترۆلی داهاتی نەوت دەکرێت لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە. بەڵێ سکرتێری ئەنجومەنی وەزیران ئامانجە ڕەحیم لە وتارێکدا باز لەوە دەکات لە پاڵ کۆنتترۆلکردنی فرۆشتنی نەوتێرێم لەلایەن کۆمپانیای سۆمۆ داهاتی فرۆشتنی 400,000 بەرمیل نەوت دەکەوێتە ژێر کۆنتترۆلی وەزارەتی دارایی فیدراڵ. هەرێمی کوردستان هیچ دەسەڵاتێکی لەسەر پارەی فرۆشتنی نەوتی خۆی نابێت لەو حسابە بانکی کە بەناوی وەزارەتی دارایی عێراق دەکرێتەوە. واتە لە یاسای بودجە هەرێم کۆنتترۆلی بەسەر هەم فرۆشتنی نەوت نەماوە کە سۆمۆ هەنارە دێکا و هەم داهاتی نەوتیش کە ڕاستەوخۆرەسیتە حسابێک کە وەزارەتی دارایی عێراق لە بانکی ناوەندی دەیکاتەوە. بەڵ بینە سەر هەژماری دووەم دروست دەکرێت بە پێی مادەی سێنزە بەرگەی یەکەم بە هەژماری وەزارەتی دارایی عێراق شایستی داراییەکان دەنێرێت بۆ هەژماری حکومەت هەرێم کە لە بانکێکی متمانە پێکرا و لە بانکی ناوەندی حکومەت هەرێمی دروستی دەکات و دەسەڵاتی خەرجکردنی و پارەیە لای سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستانیان هەر کەسێک دەبێت کە و سەرپەرشتی بکات و ئەم هەژمارە بانکە لەژێر چاودێری وردبینی دارایی عێراق و هەرێمی کوردستاندا دەبێت. بەڵێ داهاتی نەوتێرێم لە بودجێی عێراقدا داهاتی مانگانەی 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانەی هەرێم دەکاتە 1 تریلیۆن و 92 میلیارد دینار ئەگەر بە $70 بیخەمڵێنین کە لە بودجەدا بەم شێوەیە دیاریکراوە و لە ساڵێکدا داهاتی نەوتی هەرێم دەکاتە 10 میلیارد و 80 میلیۆن دلار بە دیناریش دەکاتە 13 تریلیۆن و 104 میلیارد دینار. ئەمە لێدوانی سکرتێری ئەنجومەنی وەزیرانە کە خوێندنەوەی بۆ داهاتی هەرێم کردووە لە مانگێکە و لە ساڵێکی کە لە بودجێ عێراق بەم شێوەیە. بەڵێ بینە سەداتی نەوتێرێم لە ساڵی 2022 بەم شێوەیە بووە بەر لەوەی کە نەوتێرێم بچێتە ژێر کۆنتترۆڵی عێراقەوە زیاتر لە 150 داهاتی نەوتی هەرێم ساڵانە بۆ کۆمپانیەکان ڕۆشتووە و کەمتر لە 150 بۆ حکومەت هەرێمی کوردستان ماوەتەوە. بۆ نمونەیمە ئەگەر تاوی ساڵی 2022 بە نمونەوە بگرین کۆی داهاتەکە 12 میلیارد و 422 هزار دلار بووە. لەو 12 میلیارد دلارە پشکی کۆمپانیەکان ئەوەی کە بەشی زۆری پشکی شێری بۆ کۆمپانیەکان ڕۆشتووە 6 میلیارد و 712 میلیۆن دلار بۆ کۆمپانیەکان ڕۆشتووە بۆ خەرجی کۆمپانیەکان ڕۆشتووە. پشکی حکومەتی هەرێم لەو 12 میلیارە 5 میلیارد و 709 میلیۆن دلار بووە بەشی کەمی بۆ حکومەتی هەرێمی کوردستان ماوەتەوە ئەو کاتەیە کە حکومەت هەرێم خۆی ئیدارەی داهاتی نەوتی داوە. بینە سەر هەژمارە بانکیەکان دیارە پێشتر نەوتێرێم کۆمەڵێک هەژماری بانکی هەبووە تا پێش 2019 کۆمەڵێک هەژماری بانکی کەسی هەبووە کە نەوتێرێم ڕۆشتۆتە ناوی دواتر لە کابینەی نوێم هەژمارێکی بانکی لە سیتی بانکی ئەمریکی کراوەتەوە کە ڕاستەخۆ داهاتی نەوتی چۆتە ناو بەڵام لە ئێستادا بە پێی بودجێ عێراق ئەو هەژمارە بانکێ دادەخرێ و تەواوی هەژمارە بانکیەکانی نەوتێرێم کە لە دەرەوەی وڵات بوون یاخود لە ناوخۆ دادەخرێن تەنها دوو هەژماری بانکیان دەمێتەوە کە هەژمارە سەرکیەکە لە وەزارەتی دارایی عێراق دەبێت و هەژماری دومیش کە وەزارەتی دارایی عێراق شایستە داراییەکانی بۆ دەنێری کە هەژماری بانکی حکومەتی هەرێمە. بەڵێ دیارە پێشتر لەبەرەوەی کە هەژماری بانکی لە دەرەوەی وڵات بووە کێشە بۆ گەڕانەوەی داهاتینەوە دروست بووە. بۆ نمونە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا 294 میلیۆن دلار و 310 میلیۆن یۆرۆ لە داهاتی نەوتێرێم ماوەی چەند ساڵێکە لە بانکێکی لوبنانی لە بانکی ناوەڕاستی لوبنان لەوێ دەستی بەسەرداگیراوە کە نزیکەی 630 میلیۆن دلارە بەشی موچەی تاوی مانگێکی موچەخۆران دەکات تاکو ئێستاش نەتوانراوە بگەڕێنرێتەوە بەهۆی ئەوەی کە لەو هەژمارە بانکی هەبووە تا هەژمارە بانکیەکانی پێشتر کە حکومەت هەرێم دایناوە هەژماری ناشەفاف بوون چی ئەوەی کە لە سیتی بانک بووبێت دیوانی چاودێری دارایی هەرێم پەرلەمانی کوردستان نەیتوانیوە چاودێری بکات و ئەوانەی کە پێشتریش بەڵام لەمە دواوە هەژمارە بانکیانەی کە دادەنرێن لەژێر چاودێری دیوانی چاودێری دارایی عێراق و دیوانی چاودێری دارایی هەرێم و کۆمپانیایەکی وردبینیدا دەبێت کە وردبینی بۆ داهاتەکانی هەرێمی کوردستان دەکەن. هەر کاتێک هەرێمی کوردستان پابەند بە 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە و نیوەی داهاتی ئیتیحادی نیوەی داهاتی خاڵە سنووریەکان ئەو کاتە وەزارەتی دارایی عێراق شایستە داراییەکانی هەرێمی کوردستان بۆ
هەژماری حکوومەت هەرێمی کوردستان ڕەوانە دەکات بەڵام ئەوەی کە دەبینین لە یاسای بودجە دەسەڵات حکوومەت هەرێم کەم کراوەتەوە هەم کۆنتترۆڵین فرۆشتنەوە لای عێراقا و هەم داهاتی هەژماری سەرەکی داهاتینەوت لای وەزارەتی دارایی عێراق بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ